نەجیبۆڵا بە چاویش باوەڕ ناکات کە یەکەم بەفر لە شاری سیاتڵ دەبینێت. تەلەفۆنی بۆ ماڵە خۆی دەکات کە بە منداڵەکانی بڵێت چاو لە دەرەوە بکەن. کاتێک مانجی حوتی پارە کە دەنجی ئەمریکا بۆ یەکەم جار لەگەڵ نەجیب قسەی کرد، تالیبان لی دەگەڕان بیکوژن، چونکە وەرجێڕی هێزە تایبەتەکانی ئەمریکا بوو کە دیارە خۆی نەیویست خۆی ئاشکرا بکات. پێیان گوتم دەزانین لەکوێ خۆت شاردۆتەوە و دێین بۆت. لە دەرەوەی فڕۆکەخانەی کابول لە ئاڵۆزیەکە کاتێک دایانەویست خۆ دەرەباز بکەن، منداڵە ساوەکەیان لە هۆش چوو. لەو کاتەدا بە تەواوی هیوا بڕاو بوو. ئەو ئەفسەرانی پێشوو کە لەگەڵ نەجیب کاریان دەکرد بەبێ یارمەتی حکوومەت و بەبێ بەرامبەر و بەپارەی خۆیان هەنگاویان گرتە بەر و هەمویان دەربازکردن. بەڵام لەبەرەوەی بەدوای نەجیبەوە بوون بۆ ئەوەی بگەڕێتەوە کابول و بنەماڵەکەی لەگەڵ خۆی بێنێت، دەبوایە ڕێگاک بدۆزێتەوە کە 12 خاڵی پشکنین تێپەڕ بکات. بە دوامدا دەگەڕان بنەماڵەکەمیان نەدەناسی، بۆیە لە ئۆتۆمبیل دابەزیم و بۆ ماوەی 30 بۆ 45 خولەک بە دەوری خاڵەکانی پشکنیندا دەڕۆیشتم. بنەماڵەکەی لە ئەفغانستان ڕابەفڕۆکە چوونە پاکستان و چاوەڕوانمانەوە تاوی زای تایبەتی کۆچبەریان بدرێتێ. پاشان سەرنجام مانجی ڕابردوو گەیشتنە خاچی ئەمریکا و لەلایەن خەڵکی ئەو وڵاتەوە بە پارەی ئەوان پێشوازیان لێکرا. وەک خەون بوو، بەڵام کاتێک گەیشتمە ئەمریکا و دۆستەکانم لێرە بینی جا باوەڕم کرد کە هاتوومەتە ئێرە. نەجیب کە کارەکەی ئەندازیاری کارەبایە لە ماڵە دۆستەکەی کارێکی بۆ خۆی دۆزیوەتەوە و پلانی هەیە بۆ وەرگرتنی بڕوانامە بگەڕێتەوە زانکۆ، هەڵبەت لەو نیوەدا بە تەنیا نییە. ناوی سەحەرە و تەمەنی 3 ساڵ و نیو دەبێت، ئەوەشیان ناوی ئەبوو بەکرە و تەمەنی 6 ساڵە. 5 منداڵەکەی چەندین ساڵە نەچوونەتەوە قوتابخانە بەهۆی پەتای کوڤید و پاشان بەهۆی بەربەستەکانی کە تالیبان بۆ سەر کچان سەپاندوێتی، بەڵام لێرە وانە. هەڵبەت هەر کارێکی پیان خۆش بێت دەتوانن ئەنجامی بدەن، یان بۆ هەرکوێیەک کە بچن، ئەوان بۆ هەمیشە ئازادن. ئێستاش نەجیب بۆ هەرکوێک بچێت ئازادە و ئەوەش بۆ ئەو شتێکی نوێیە. یەکەم جارە مۆڵەتی ئۆتۆمبیل لێخوڕین لە ئەمریکا وەردەگرێت و بەبێ هەڕەشەی مەرگ بە ئازادی ژیانی خۆی دەباتە پێش و هەڵی دەسوڕێنێت.